جا سر قبلان هدیو کاس و شتانە هیچیەکە لێرە ماوەیەک لەمە و پێش بە تقریبی هەفتە بۆ دە ڕۆژێکە بێ باسی مناڵێک بوو مناڵێکی شاری سلێمانی کە لە بەغداد لە پێشبڕکێیەکی هزری بیرکاریە پلەی یەکەمی پێشبڕکێکی نێودەوڵەتی بەدەستێناوە جامە خۆم بەڕاستی کە ئەم بینی سێری بابەتەکانی مەکە هەر ئاوای ئەکرد ئەمود ئەبێ ئەمە چی بێ ئەم حرەکەی دەست و شتەکە ینی ڕاستی سەیرە ینی ئەمە شتێکی تازەیە جا ئەمڕۆ دەستۆدیۆ ئێمە هەم ئەو خوێندکارە و هەمیش مامۆستاکەی کە چۆن ڕایهێناوە چۆن پەروەردەی کردووە چۆن فێری کردووە لە ستۆدیۆ لەگەڵمانابن بەڕێز مامۆستا بەڵێن هەورامی هەروەها کاکە لاوی هەرێز کە خوێندکاری هزری بیرکاری لە پێشبڕکێی نێودەوڵەتی و مامۆستا بەڵێنیش مامۆستای هزری بیرکاریە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە میوانن زۆر بەخێر مامۆستا بەڵێن ڕاهێنەری نێودەوڵەتیشە لە منتڵ ماسە بە ناوە ئینگلیزی مامۆستا زۆر بەخێر لاوینجان بەخێر بێ بەخێراتی کوڕەجان جا حەزەکەم پێشەوەی بچینە سەر ئەم باسی پێشبڕکیەوە ئەم خەڵاتە یەک تۆز باسی ئەم هزری بیرکاریەمان بۆ بکە ئەمە چییە یعنی چونکە دووسێ جۆری هەیە ئەم منتڵ ماسە لە کوێوە هاتووە کەی سەری هەڵداوە و چۆنیش گەشتۆتە سلێمانی سەرەتا بەناوی خوا دەستخۆشی ئەم بەنامە جوانتان دی یەکەم زۆر سپاسی تایبەتمێ بۆ کەناڵی کورسات کە وەکو یەکەم ڕاگەیاندنی کوردی لە هەموو هەرێمی کوردستان لەناو هۆڵەکەەوە لە پێشبڕکیەکەەوە لەگەڵمانە بوو و ڕووماڵی بابەتەکەی کاکەلاوی کرد وەکو یەکەم مناڵی کورد کە بەشداری پێشبڕکێی کردووە و دواترەوە بەرنامەیان لە ماڵەوە کورسادەوە ئەرکی سەرشانێتی دەستان خۆش گەنجێک هەر لاوێکی کورد کە خەڵاتێکە لە پێشبڕکێکا بەشداری بکە ئامادەیە بێ خوارشتان ساغ بێ و سەرکەوتوو بن پیشانتانیا کە بەڕاستی دڵسۆزی چینی گەنجان و پەروەردە و دڵسۆزی نیشتیمانیشن لەشتان ساغ بێ پرۆگرامی بیرکاری هزری کە ناوە ئینگلیزەکەی حساب ذهنیە لە دۆلی عەرەبیا بوو ناوە بەکارهێننەوە ناویتیان هەیە یەکەم جار مێژوەکەی گەڕێتەوە بۆ 3000 ساڵ لەمەوە پێش لە وڵاتی سین و یابان و ئەو وڵاتە پێشکەوتوەکانی کە چاوپچکۆلەکان بڵێن ئەوان پێشتر بەکارهێنا وەکو حاسیبەیەک بە شتی گەورە بە داریان بە بەردی گەورە بەکاریان ناوە و هەنێ ئاماژیان پیاوە خۆیان واتایان یاوەتێ بۆی کە حساباتی ناو فرۆژگا و ناو شوێنەکانیانی پێ بکەن ناو بازرگانی پێ بکەن هوردەوە ئەمە تەتەوری کردووە تا بچووشیان کردوێتەوە لە ئەمریکی هاوشەوی ئەم ئەمریکا کەلاویە بۆی کە ئاسان بێ بەدەستەوە دواتر ئەمەیان تەتەور زیاتر پێ کردووە تا کۆدەکانی کۆمپیوتەر و حاسیبیان لەسەر دروست کردووە ئەمەیان لابردووە کاک بەڵێن هەر ئیزافەیەک بۆ ئەو قسانی جەنابەت من جارێک لە راپۆرتێکا خوێن بۆ پێم وابێت با بڵین لە عەرەبیش تا ئەم شتە بەکار هاتووە ئیبن سینا و ئەم بابەتانە بەکاریان هێناوە جا نازەمی زانیاریەکە دێ لەو بارەشتی وە هەیە بەدڵێ ئەو بەکارهێنا بەڵام وەکو بەکارهێنەرێک بەڵام سەرچاوی داهێنەرانەکەی ئەگەرێتەوە بۆ وڵاتی سین چکە فکری ئەساسیەکەی لێوێ ئەوان کۆ دەبەخشن بە بابەتەکان و زۆربەی بابەتەکانی ڕۆبۆتین و کۆدیشە لای ئەوانە ئێستاش لاوی جان دووبارە بەخێر بێ باشیت لاوێ دی پێم بڵێ چۆن بوو کە بەشداری و کرد لەم پێشبڕکێ نێودەوڵەتیە وڵای هەستم زۆر خۆش بوو کە یەکەم جارمە بڕۆمە دەرەوەی شارەکەم بەشداری شتێکی ئاکەم کە لە 16 وڵاتی دیفرنتەوە یان لە 16 وڵاتی جیاوازەوە یان هەستم زۆر خۆش بوو هەر لەگەڵ مامۆستایە بوو یا کەسی تریش لەگەڵا بوو لەگەڵ مامۆستایە بووم لەگەڵ خەزانەکەش باشە لاوێ بڕات هەبوو کە ئەو پلە بەرزە بەدەستبێنی یعنی تەنانەت دایکم باوکم هەمیان وتیان ئەو پەڕی یەکەم بەدەستێنی یعنی تەسەوری چامپیۆن یان نەگرت چونکە شتێکی زۆر قورس بوو بەدەستی بێنیوە ئانێکە سەر و 110 پرسیار بەدەستێنن ئەگەنە چامپیۆن دەستەکانە خۆش بەڵێ مامۆستا گەر بکرێت پێمان بڵێیت هەستان چۆن بوو کاتێک بۆم لە خوێندکارێکی تۆ بتوانێت ئەوە ئەنجامە بەدەست بێنێ سەرەتا کەمیەتی بەشداریکردنمان هێنامە ئێمە چەند ساڵێکە خەریکی ئەم بابەتین و پێشبڕکێی سەراستی محافەزەکانمان کردووە سەراستی هەرێممان کرد و دواتر سەر ئاستی عێراق تەلەبەکانمان ئاسیان زۆر باشوە پێی ستانداردی کە هەیە لە جیهانە کاڵێ تەلەبەیەک بتوانێت پرسیارێک لە ماوەی 5 چرکای حەلکات ئەتوانێت بچێتە پێشبڕکێ نێودەوڵەتیەوە بەڵام تۆزێ ترسێکمان هەر هەبوو
سترێسێکمان هەبوو لەوەی کە ئەگەر چوش کەستیەنە بۆیە کە ئەمجار بەشداریمان کرد تەلەبەیەک لە سیمای تەلەبەیەک لە هەولەر بۆی کە باڵانس بێ لە بینی شارەکانە ئەمە یەک دوو کە ڕۆشتین بە تەلەبەکانمان وتبوو ئێمە ئامانجەکەمان تەنها ئەوەی ئاڵای کوردستان بەرین ئەوێ و بە وڵاتانی تر بڵێن کە شوێنێک هەیە هەرێمێک هەیە کە ناوی کوردستانە مناڵەکانی زیرەکەن و ئاڵاکەی جیاواز لە ئاڵای عێراق ئەمە ئامانجی سەرەکیمانمە بابەتەکان هێتەوەی بوو تا چوینە ئەوێ هەتاکو پێشبڕکێکە سترێسی ئەمانمان نەهێشت بوو چۆ پێماوەتە بوون لاوی جان عەبدوڵڵا جان هەنجامەکەت هەرچی بێ گرنگ نییە گرنگی توایتە دێر باڵای کوردستانەوە بۆ پێشبڕکێکەوە کول لە ڕسمەکان دیارە ئێستاڕازی ئەوە کرێک ئاڵاکانە چەند سەر ستیج ئەمە ویستان بەشداریکە نەیانێشت وەکو ئاڵای کوردستان وەکو ئاڵای چونکە پێش هەمووی عەلەمی عێراق چووە سەرەوە بە سرودی مەوتینیەوە ئێمەش داوامان کە چکار وڵاتێ بە سرودی خۆی بچێت سەر سرودی نیشتیمانی خۆی وتمان سرودی عێراقی بانەوەتیان شتیوانیە تۆ هەرێمی بچیتە سەر ئەو کاتە عێراق چووکە بێتەوە نابێتەوە بێت سەر ستیج هەتا نابێت کە هاتیشن بۆ ڕسم نابێت ئاڵاکە بێنن ئەی چۆن بوو دوایی کە ئەم شتە ڕوویە دواتر ئەوە بوو کە کاکەلاوی سپاس بخوا ئەنجامێکی بەدەستهێنا کە بە ئیجباری خۆیان بانیان کرد سەر ستیجەکە بۆ ڕسمکردن ئەمیش بە ئاڵاکەوە ڕۆی ئەیتر لێوارە بە چاوی ئەعلاما خۆڕای ناگری بڵێ ئاڵاکەت لابەی کە چوە سەر ستیجەکە بە ئاڵاکە و ڕسمەکان گیرە ئەنجە دوایی بۆ جێی چاوی بینەر و باڵێزی وڵاتانی تەوتیان ئەم باشە ئاڵاکەی بۆ جیاوازە ئەو وڵاتانە کێ بوون کاک بڵێن کە بەشداریان کردبوو بۆ منە وڵاتانی ئۆکرانیا رووسیا ئەڵمانیا فەڕەنسا وڵاتانی تونس و سعودیە و میسر و 16 وڵات بوون جێی سەرنج بوو بەلایەنەوە کە بەڕاستی بۆچی ئاڵاقیەوە جیاوازە ئەم مناڵە ئاڵاکەی لەسەر ستیجەکان باشە کاک بەڵێن دەتوانی بڵین ئەم پێشبڕکێیە نەتەوەی بۆیە خود زانستی وادە ئەوەندە هێندە ژەخت لە ئاڵا دەکەینەوە خۆی زانستیە بەڵام هەر کە زاتووە عەرزی نەتەوەی خۆیەکات بەڵام بۆ ئێمە لە 100% نەتەوەی بوو چکە سەلماندنی ئاڵای کوردستان شامەشانی وڵاتانی تر و ئینشاڵڵا ئامانجێ لە هەنگاوەکانی داهاتووە ئێستا ئەم مودەی داهاتوو احتیمالی زۆرە لە تاجیکستان نەکرێت بە هەمان شێو پێشبڕکێی نێودەوڵەتی و هەمان ڕێکخرا و سازیەکە دە تاجیکستان ئێمە کە بۆنمە سەپۆرتێکی مادی یان هاوکارێک هەبێ بتوانین ئیشمان بۆ ئاسان کات ئەتوانین ئەمجار بە ئاڵای کوردستان بە فەرمی بەشداریکەین وەکو وڵات واتە پلانتانێ جگە لە ئینشاڵڵا بەدڵنیاییەوە ینی بە دیاریکراوی ویستم ئەوە بپرسم کاک بڵێن پلانتان هەیە کە جارێکی تر خۆتان لە هەولێر و سلێمانی بیکەن ئێوە وڵاتانی تر بانگێش بکەن هەردوو پلانەکەمان هەیە هەم ئەوەی کە وڵاتان بانگێشکەین و ستیجەکە ئێمە بیرازین و باڵای کوردستان بۆ ئێمە عێراق داوەتکەین وەکو وڵاتێک نەگووەکو ئەوەی کە ئێمە بەشێک بین لە عێراق و پلانی لەوەش گەورەتر کە بچینە دەرەوەی وڵات بۆ هەر وڵاتێک کە پێشبڕکێی تیاکرا کاکەلاوی ئێستا پلەی چامپیۆنی هەیە کە لە سەروو یەکەمەوەیە بەپێی ئەم بڕوانامەی ئەتوانێت بەشداری هەموو پێشبڕکێکی جانی کات بۆی بەڵێ لاوی جان ئەو شتە چییە لەلاتەوە داوناوە کە هاتە هەر بەدەستەوە بوو چییە؟ ئەباکۆس ئەدی بۆم باسکە ئیشی چییە ئەم ئەباکۆسە چی ئەمیشەرۆک و حاسیبێ و ساد مامۆسا پرسیارم درێکە جوابی ئەمەوە خانەیەکان هەتا تریلیۆنانی هەیە باشە ئێستا من یەمە لای مامۆساوە موبایلەکەی کۆ مامۆسا موبایلەکەت پێ بۆی کاکشکورە دەتوانێت کاک عەلی تۆزە هیمان بۆ بکات ئەدی مامۆسا ئەسە شتێکی لەگەڵا کە بزانی چۆن نەزانێت حەزی لاویجان یاڵا 62 پلەسی 5 ماینەسی 15 ماینەسی 50 پلەسی 41 پلەسی 5 ئەنجام 48 کاک عەلی ئەگەر پیشانی بێ ڕێک 48 بوو والله معجزەیە ڕێک 48 باشە ئەی ئەم حرەکەی دەستەکە ئەویان جیار لەگەڵ ئەمە ڕێک ئاوا ئەیگەی دەمەشکتەوە یعنی بەخیاڵم من کاتی ڕۆشتم بۆ هەر بە مسەیتەری بە باشادی ئەم جارە مامۆساکەی بڵێ بەس بە دەستەکە بوومان ئەوێ سیارەکە تا لەگە خۆما بوون چوینە ئەوێ وتم لای کا باوت مامۆستا نەمێناوە وتم لای بە خاتری خۆیانی ئەم هەموو ڕێمان بڕی پێت نییە ئەی مامۆستا جامنەوەم کردیان دۆڕاوم بۆ نایەنەوە ئەنی هەر نەهێنابوو وەکو تەحەدیەک بۆ خۆی چکەوە نەتوانی بە خۆی ماشەڵڵا ئەو هەر نەمێناوە لاوی ئێگەست وتی مامۆستا شتیوانی یا ناچمە ژووریا ئەواسم ماشەڵڵا چەند قۆزی تەلەبەکانی دەوروبەری سێرمەکرد بە ئەپاکۆچە بابەتی فیزیکی کاتی زیاتر ئەوێت وەک لە ئایدیازی لە هزری تەلەبەکانی تەنیشت لە لاپەڕی یەکابوون و بە ئەپاکۆ زیان کرد تا ئەو وایەکرم لەپەڕی دوێڵا بۆ بە حرەکەی دەستەکە بەڵێ بەڵێ بەمیان تەڵێ بڵێن بە هزری بەڵێ ئەجا تخوا ئەم جارە لەمادی ئەوەمان بۆ بکە یاڵا 12 50 کەمی 2 کەمی 50 کۆی 35 کۆی 50 کەمی 20 ئەنجام
75 کاکە وەڵام محلی نییە هەفتا پێنج وڵا فەرم یاخوا دەستە خۆش بێت لاویجان مامۆساجیان جا مامۆسا با من تازە هاتمەوە شوێنەکەی خۆم باسێکی ئەوە بکەین ئەو بەشداربووی کە لە هەولێرۆ لەگەڵتان نابوو بە هەمان سیستم بوو بە هەمان فێرکاری بوو یا ئەو جیاوازی هەبوو لەگەڵ لاویە کاکە عەبدوڵڵا لیڤڵی دووە و ئەستی بەرزترە و لە ژمارەکانە پەڕینەوە و هەندێک ژماری لێکدانی تایە بۆیە ئاستی قورستر و بەرزترە و ئاستەکان جیاواز بکە کە لای لیڤڵی یەک ئەو لیڤڵی دووە بۆیە ئاستەکەی و قورستر بوو و ئەو کاتی زیاتر ئەوێت توانی 80 پرسیار هەلکا لە ماوەی دەداقەکەیە و دووەمی پێشبڕکێکە بوو لە ئاستەکەی خۆیان باشە کاک بەڵێن ئەم بابەتی پێشبڕکێ هیچ پەیوەندێکی بە تەمەنەوە هەبوو یاخود مەرج بوو لە تەمەنت لە چەندێک بۆ چەندێک و بێت و ئایا ڕەگەزی کچانیش بەشداریان کردبوو هەردوو ڕەگەزەکەی وەکو یەکتیا بوو ڕەگەز هیچ پێوە نیە بابەتەکە تەمەنیش تا ڕادەی لیڤڵەکان پێوەرە بۆ نمونە لیڤڵی پرایمەریمانەیە کە ئاستی بازنەی یەکە بۆ 1 و 2 3 ئەوانەی کە تەمەنە بچووکەکەیە ناکرێت تۆ مناڵێک بەشداری پێ بکەیت تەمەنی 14 ساڵ بێ لە لیڤڵی پرایمەری داینی چونکە یاسای پرۆگرامەکەمانە لێ تەلەبەیەک هاتە ناو کڵاسەوە تەمەنی 11 ساڵ بوو ئەبێ لیڤڵیەکە ئیشکات بەڵێ ئەگەر لە 10 ساڵەوە لەگەڵ تابوو ئەتوانین لە پرایمەریەوە بێنی وردە و دەسەریخی بۆی زیرەکتر بێ بەڵام ناکرێتەوە لە پێشبڕکێکە بڵێ وڵات تەمەنی 11 ساڵە بەڵام لە پرایمەری دایانم بەڵام ئەکرێ تەمەنی 6 ساڵ 7 ساڵ بێ لیڤڵی چوو بێتە 2 لیڤڵی چوو بێتە 3 بەعکسەوە کرێ بەڵام بەم لیوە ناکرێت بۆی کە تۆ ئاستەکەی داوەزێنی باشە کاک بەڵێن باسی زیرەکیت کرد ئەم شتە دەبێت ئەو منداڵە خۆی یاخود ئەو خوێنکارە خۆی ئەم زیرەکی تیابێت یاخود هیچ زانیارێکی نەبێت لەو بابەتەوە بە ڕاهێنان پەری پێ دەدرێ ئوستاز پاسکیل سواری یان مەلەوانی پەیوەندی بە زیرەکیەوە هەیە نەخێر بابەتێکی پراکتیکیە و بە پراکتیزەکردنی ڕۆژانە ڕۆژ بە ڕۆژ ئاستی بەرز بێتەوە بە شێوەیەک ئەبێ وای لێ بێت ینی ئەم پرۆگرامە زۆر شوێنە بینین وەکو مامۆسامەشی پێکسەرەتە زۆر شوێنە بینین ئەم پرۆگرامیان هەیە بەڵام بڵێت چۆدا مناڵەکە بیری چووە من چەند ماڵ چوومە لەوڵای بەشداری کردم مامۆسالەوەی ئێوە بوو بەس بیری چوەتەوە دەی کە بیری چوە دیارە ئەمە علمێ بۆ وەکو بیتکارێکی مەکتەب وەریگرتووە بەڵام ئەمە نابێ ئەمە علم نییە ئەمە پراکتیکە و زۆر جا دایکبەوە کە مناڵێن بۆ لە مامۆستا چی فێری هەڵم هیچ فێر ناکەم چۆن واخە مامۆستا ئەم بەرپارەم بە چیەوە دەی پارێتی پارە خۆش ئەی مامۆستا بەجددی وەزی چی فێری ئەڵم یەک شتێ زۆر گرنگە بەرامەوە حەزی فێربوون و فێرێکی چۆن فێر بێت و بابەتێکی بیتێ کە بەڕاستی حەزێکی بۆ دروست کات کە من تاکێکم شتێک ئەزانم کە هەنێک کەسی نایزانێ و ئەم بابەتە ئەبێ عملی بێ پراکتیکی بێ وازحە و هەنگاو بە هەنگاو لەسەری بڕات وەر دووبارەکردنەوەی تکرارکردنەوەی نەک بێ یاساکردنی کە بە یاسا پێم لەبەرکرد یاسایەکی بیر چۆر پێشبڕکێکە چێت دەرەوە مناڵمانە بوو کاکەلاوی بین لە تەنیشتە ئەگریا پرسیارێکی بیر چوو بیان یاسایەکی بیر چوو بوو چۆن ئەو جوڵەیە بکات چۆن جوڵەی بۆ نمونە ئێستاگە سەرنج بن کامێرەکە پیشانی بات بەڵێ ئەمانەی سەرەوە هەمووی پێنجن ئەمانی سەر خوارەوە یەکێکن ئەمە خانی یەکان دەیان سەدان هەزاران هەتا ئەوە نەیەک 16 ژمارە 15 ژمارەی پێی گەورە بچووکێ پاکۆسەکە ئەم هێڵە هێڵی یەکسانەیە باشە ئەمێڵی یەکسانەیە بەڵێ بڵ ئەم هێڵە ئەسەمە دوومەکەم داکتۆ بەر ئەمێتەوە خوارد مناڵ نابێ ئەویش پێکە ئاوایش پێکە بە تەختی بە تەختی بێ بڵێ ئەبێ هەمووی دوور خاتەوە ئەبم شێوە بۆی کە تەلەبەت تێگەین بەم شێویش پێگەین ئاوا ئەڵەم سێریکە ها چۆڵە بۆ نمونە 2 کۆی 5 کەمی 1 کەمی 5 ئەنجام باش زۆر پێنج بەکارهێنن ئەو پێنجە چی ئەو ڕقم لەبەری پێنجەکە لەسەرەوەیە و جیالەوەی خوارد ئەگەر مەسەلەن پێنج نەبێ ینی ئەوە یاساکەی دۆزی یاساکەی ئەوە لیڤڵەکەی بەرزترە لە یەکەکە چێتە سەرتر ئەوە یاساکەیە منەکە مناڵم بە یاسا فێر کرد وتم 5 کەمی 3 ئەبێ پێنجەکە لابێت و دووەکە بێنیتە سەرەوە ئەم یاسای ئەگەر ئەم تەلە بێت ناو ئیمتیحانەکە ئەم یاسای بیچوە ئەو پرسیاری بۆ حەل ناکری ژمارە پێنج ئەبێ یانیشتیوە 4 بنمونە ئەو ریزی سەرۆکە جەنابەت دوتی ئەمە ژمارە پێنج ئەگە بنمونە ژمارە 4 نابێ خەریشەکەت ئەبێ هەمووی کاتە نۆ ئەوەی ئەو دیو کاتە داوە سفر بێتەوە ناکرێ ئەمە 4 بێت لەو کاتە هەشتاکات وەکو چۆنەڵی ستانداردێکە سین کە دروستی کردو بەم دیزاین درستی کردووە لە جیانە بڵاوبێتەوە خۆش بێت باشە
لاویگیان چەندێکە خەریکی ئەم کارێت و چەندێکە فێری ئەمە بوویلەکەی و هەوڵی بۆ دەدەیت و بەس کۆکردنی تەنها دوژماری دەزانانی خودجارانیش 3 ساڵە خەریکم ئەزانم ینی هەر بە بیرکاری خۆشمان دەزانم و بە منتەڵ ماستەرش ئەزانم. مامۆستاکانت تا چەند هاوکارتن لەو بابەتەیە هەستیان چۆنە؟ وڵا یەکەم جار سپاس بۆ خوجا و یەکەم جار زۆر سپاسێک بۆ مامۆستاکەم و زۆر سپاسەکەمێ بۆ دایکم کە چەندێ هەوڵی لەگەڵایە. ئێمەش لێرە سپاسیانەکەین چەمن درێژبی. لایە ئەم دوو کاسم بۆ باس بکە ئەمیان چیە و ئەمیان چییە؟ یەکە سێ ئۆلۆمپیاتم بەشداری کردو یەکەمیان لە هەولێر کردم دووەمی هەموو هەرێمی کوردستان بووم دووەمیان کردم ئەوە بوو یەکەم بووم پلێ ڕێکۆردێکم شکان کە 122 پرسیارم بە 5 سانیە جوابایەوە ئەویش چامپیۆنەکەی بەغداد بوو کە بەدەستمێنە 128 پرسیار بە دەتەقەبەڵە. مامۆسا باسێکی ئەوم بۆ بکە ئەم منتڵ ماس و ماجیک ماس و ئەمانە جیاوازیەکانیان چییە و لە چیوە سەری هەڵا یعنی ئێسم تۆڵی باسی منتڵ ماسەکە ئەی ماجیک ماس چییە ینی منتڵی ئەوەی بە منتەڵەکەیەکی ماجیکەکەشە بە ئەمەیەکی ئەمەیانێکی بەڵێ باش لاوی لەگەڵ مامۆستایە کە بەشداریتان کرد لە بەغداد ئێستا کەو خەڵات و بەدەستهێناوە پلانیەوەت هەیە بەشداری نێودەوڵەتیەکانی تریش یعنی دەرەوەی وڵاتیشڵا هەوڵەیەم و هەوڵی باشتریشێ بەڵێ هەوڵێم کە هەوڵی باشترم بم و تەمرینی باشتر بکەم یعنی هەوڵێم ڕیکۆردەکەم زیاتر بشکێنم بەناوی کوردیشەوە بە ڕیکۆردەکە بەڵێ دەستەکانە خۆش کاک بەڵێن پێمان خۆشێک دوو تاقیکردنەوەی ترمان بۆ بکەی لەگەڵ لاوی بە پاکۆسەکەت بیکە بە ژمارەکان گەورەکەین یاڵا حەزری بەکەزار بە 126 کۆی 500 کۆی 52 کۆی 210 کەمی 350 538 ئافرین لای ئافرین بەدەستی شەی کرد لەم لاوە ئەگەم لەو بەدەستیشە بۆ جوڵان لەم لا ئەدە یەک شتی کەشمان بۆ بکە نەخسمەت باس هەزاران یاڵا سەروات بەس وڵی مامۆسا حەزەکەم بەدەست زیاتر من بیکە ئەو کاتە بێت دوو ڕەنووسەکان بێت چکەوە ئەستی چۆن کامیانە ئەوە مامۆکەوەی جوڵی دەستیان بە منتاڵی بۆیان بکە باشە یاڵا 29 کۆی 50 کەمی 13 کەمی 51 کۆی 3 کەمی 5 کۆی 65 ئەنجام 88 ئافرین ئەوە لای لە شوێنەکە هەستم کرد قەلەق بووی دەست گەڕانەوە بوو یەک تۆست خەیاڵی بڕوە دیان مێشی ماندوو بێت یان قەلەقی هەبێت ئیمێجنەکەی کاک بەڵێن هەزارانەکانمان بۆ بکەن هەزارانەکان دەبێتەوە بەکاربێنێ بەڵێ یاڵا 1200 پڵەسی 5000 پڵەسی 1159 ماینسی 2250 ئەنجام 5109 ئەی ئافرین وڵی ئەوە خۆشی کات ئەوە خۆشی خوێنێتەوە حەزەکرد بڵێ خەری وەرفۆمان بە بیبین ئەم گەشتەمان چونکە گەشتێکی گەنجانە بوو و هەر خۆم کاکەلایی و مامۆساکەی هەولێر و تەلەبەکەی بووین بە جاوتمان نەکەسی تربیە لەگەڵمان ئەگەر خێزانەکەی بە ساری خۆیان بن بۆی ئەم هەم ئاسوودە بن هەم لە گەشتەکە بتوانین ئەزمون وەرگرن لێرە هەتا بەخا و لەوێ شەونیان هێشتە بخەین مامۆستا پرسیارم لەکە کاکە وڵا سەرم ئێشێ من سایقیەکەم جاکە پرسیارەکەی بێت ئەنجامە بزانێ ناکە پرسیارەکەی لێ بکەیت و ئەنجامەکەی نەزانی پرسیارم لە یەکدەی لاویچەند دەمی جەوێک تۆ بیکەم کاکە من فەرسای ئۆلۆمپیاتەکە ئەتم ماشەڵایان لێبێت چونکە تاقی زۆرە چونکە تاوەقڵ بۆ تۆ لە بابەتەکە و جۆرێک لە بێنیازی پێوە دیارە لە بابەتەکە ینی ئەڵە چ پرسیارێکم دیەکەی کێ پرسیارەکە با بیکات لێتە بڵێ بڵێ حەزەکات ینی بەردەوام پرسیاری لێ بکەی دوێنە پێرە بەرنامێکمان هەبوو لە ئۆفیس
وتمی الله لاوی وا نمایشەکەی کە دەرسەخێن ئەڵڵا دەرسمان مامۆستا کتێبەکەم بەری باشتر بنووس کاکە دانیشت دەرس بەرنامەیە کاتی دەرسخوێن مامۆستا با دەرسی زیاد بخوێنین هەر استفادە ڕوونی لەو بوارەیە زۆر زۆر بەخێر بن زۆر زۆر خۆشحاڵ بین لاوی جان نمونە زیاد بێت هەموو گەلی کورچاوی لێتە بۆ بەدەستهێنانی خەڵاتی بەرزتر و ئامانجی گەورەتر لاوێ هەرس یەکەمی پێشبڕکێ نێودەوڵەتی و هەروە مامۆستا بەڵێن هەورامی کە لەگەڵمان نابوونە بەیانە زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتە مادوومان کرد سپاس کە لەگەڵمان جابوون.